بینەرانی ئەزیزی بەرنامەی بەکراوەی ئەم کاتەتان باش تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر بودجە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ پرۆژە یاسای بودجەدا لە هەرێمی کوردستان. هەموو ساڵێک و لە ماوەیەکی دیاریکراودا پرسی بودجە دەبێتە جێگەی باس و مشتومڕی فراکسیۆنەکانی پارلەمان و بەرپرسان و ڕاگەیاندن و بگرە لە ماڵ و بازاڕەکانیشدا باس دەکرێت. هەندێک ڕایان وایە کە پرۆژە یاسای بودجەی هەرێم لەلایەن عەقڵێکی ئابووریەوە داناڕێژرێت و هیچ پەیامێکی دوورمەودای هەڵنەگرتووە. بەرپرسانی پەیوەندیداریش ئەمە ڕەت دەکەنەوە و دەڵێن هەر ئەوەندەمان پێدەکرێت. دەوترێت هەموو ساڵێک بودجە لە وادەی خۆی دوا دەکەوێت و سەرڕای دواکەوتنیشی تەنها ساڵێک نەمان بینی کە بودجە بەبێ کەلێن بێتە پەرلەمان. ئایا هاوڵاتیانی هەرێم مافی خۆیان ئەگەر بڵێن کە حکوومەت سەرکەوتوو نەبووە لە ئامادەکردن و جێبەجێکردنی مادەکانی بودجە و پارلەمانیش نەیتوانیوە گفتوگۆیەکی تێروتەسەل بکات و ڕەقیبێکی باش بێت؟ لەم بەرنمەیەدا تەوەری دیکەی پەیوەندیداریش تاوتوێ دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. دلێر مەحموود بڕیاردەری لیژنەی دارایی و ئابووری لە پارلەمانی کوردستان. ئەمیر قەساب سەرۆکی سەندیکای ئابووریناسی کوردستان. بەخێربێن. میوانی سێهەممان هاوار شێخڕەئوف شارەزا لە بواری دارایی و ئابووری. هەروەها دوامیوانیشمان سەمیر سەلیم ئەندامی لیژنەی دارایی و ئابووری لە پارلەمانی کوردستان. بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئازیزانە شەکەم. کاک دلێر بە پرسیارێکی گشتی دەست پێ یەکەم. لە هەرێمی کوردستان تا چەند توانراوە مامەڵەیەکی دروست لەگەڵ بودجە و پرۆژە یاسای بودجەدا بکرێت؟ گەر بە کورتی وەڵام بیتەوە چکە ئەو پرسیارە لە میوانەکانی تریش دەکەم. لە هەرێمی کوردستان ناتوانراوە مامەڵەیەکی زۆر واقعانە بکرێت بە پێی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان، بە پێی بارودۆخی ئیمڕۆی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان پێشتر وڵاتێکی وێرانە بۆ وڵاتێکی کاول بۆ لەبەرەوە ناتوانین ئەو پرۆژەی بودجەی کە ئێمە داینین بڵێ ئیمساڵ بودجەی ڕووناکردنەوەی ئیمساڵ بودجەی چاک قوتابخانەیە لەبەرەوە ئێمە لە هەموو ژێرخانی ئابووری کوردستان لە هەموو بارێکەوەت داڕما بوو. لەبەرەوە ئەو بودجەیە کە دائەڕژێت لە هەرێمی کوردستانە ئەبێ زۆر بە حەشیمانە زۆر بەوریانە دابەشیکەی بەسەر هەموو سێکتەرەکانە و ناشکرێ بە ساڵێ 2 ساڵ 3 ساڵ هەموو کەم و کوڕەکانی چارەسەر بکرێت لە بودجەیە و لەوانەیە لە وڵاتێکی ترا بودجە بە شێوەیەکی تر وەکو ئیشارەتم پیا لە بەرەوەی چەند ساڵێکە دەیان ساڵە سەدان ساڵە حکومەتن. ئێستا زۆربەی زۆری پێداویستەکانیان پڕ بۆتەوە، ژێرخانێکی ئابووری پتەویان هەیە، لەبەرەوە بە پێی ساڵانە بە پێی هەر چوارچە هەموو ساڵێک پێداویستیە یەتە پێشەوە پێداویستیەکە لە بەرنامەی خۆیان وەکو خۆ دوتت توانراوە بە شێوەیەکی حەکیمانە و بە وریاییەوە دابش بکرێت و دابڕێژرێت؟ لە سەدا سەد نەخێر منیش گلەیم لێ هەیە ئەڵم کەم و کوڕیتیا هەیە، بەڵام لایەنی ئیجابیاتەکەی زۆر باشە لە لایەنی سلبێتەکەی بە پێی تەمەنی حکومڕانی ئێمە بە پێی ئەو کاولکاری وێرانکاری کە چەند ساڵە پێشتر بەسەر کوردستان هاتووە. زۆر سپاس. بەڵێ کاکاوە دێمە لای تۆ هەمان پرسیار پێ دوایە لە هەرێمی کوردستان مامەڵەیەکی دروست لەگەڵ بودجە و پرۆژە یاسای بودجەدا بکرێت وەکو کاک دلێر وتیت لایەنە ئیجابیەکانی باشترە لە لایەنە سلبیەکانی؟ ڕێک پێچوانە ڕای کاک دلێرم هەیە. پێم وایە لە هەرێمی کوردستان مامەڵەیەکی زۆر ناتەندروست زۆر ناسەردەمیانە و زۆر ناواقعانە لەگەڵ بودجە کراوە. پشتبەستن بەچی؟ بە پشتبەستن بەوەی کاتێک ئێمە سەیری پرۆژە یاسایەکەین پڕە لە هەموو لە هەڵا پڕە لە کەم و کوڕی پڕە لە نوقسانی گەورە گەورە و گرنگیەکانی بودجە خود با بڵێن ئەهمیەتەکانی بودجە کە گرنگی سیاسیەکانی ینی بۆچی لە ڕووی سیاسی و بودجە گرنگە بۆچی لە ڕووی ئابووریەوە گرنگە ئەو ڕەهەندانە بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی ینی بە هیچ شێوەیەک لە ڕووی زانستیەوە ڕەچاو نەکراوە لە بەرچاو نەگیراوە و ئەوەی هەیە لە کوردستان بەڕاستی مەسەلەی مناقەشەکردنی بودجە و ئەوانە هەموو ئەو ئیجابیەتانەی کە لە هەرێمی کوردستانی ئەگەر بەلای منەوە ینی چڕیکەمەوە لەوەی کە هیچ نەبێت لە هەرێمی کوردستان پەرلەمانێک هەیە و ئەم پەرلەمانە مناقەشەی داتا و زانێرەکانی ناو پرۆژە یاسای بودجەکە ئەتوانم ئەوە بڵێم کە لە 1600 و لە 1700 لە ئەوروپا هەندێک وڵاتی ئەوروپی لە بابەتی ئینگلتەرا لە بابەتی فەڕەنسا ئەو مافیان ناوە بە پەرلەمانتار و ئەگەر فرسەت هەبوو لە دوای ئەتوانین بە بەڵگەی زانستی بە ژمارە و داتا قسەکانمان پشت ڕاستکەینەوە. بەڵێ کاکاوە کاکە دێمە لای تۆ وەکو سەرۆکی سەندیکایەکی تایبەت بە بواری ئابووری و وەکو کەسێکی شارەزا لە بواری ئابووریە ئەمەوێت بەدێڕێک گەر بکرێت پێم بڵێ بودجە چییە بۆی بینەریش بزانێت ئێمە باسی چی ئەەکەین و پێشم بڵێ ئەوەندەی تێبینیت کردبێت
تا چەند مامەڵەیەکی دروست لەگەڵ بودجە و پرۆژە یاسای بودجەتا کراوە. خۆی بودجە لە ڕاستیە خۆی هاوکێشەیەکە لەبەری داهات و خەرجەکانە. داهات و خەرجی کەوای تۆ کۆمەڵە داهاتی هەیە لەسەرەوە بودجێک تینەکەیت خەرجەکان ژینەکەیت ئەمە لە هەموو دنیا بودجە لەوە زیاتر نیە لەو کەوانەیە زیاتر دەرناچێت لە بین داهات و خەرجی شتەکەی بەڵام لێرە لە بەرهەمی کوردستانە من ڕێم لەگەڵ کاک دیێرە بەڕاستی ئێمە بۆ وڵاتی وێرانی کە کردومانە بە تاکید ئێمە کۆمەڵە نوقسانیمانەیە لە بودجەکانە و ئێمە تەجروبەیەکی نوێ بەنیست ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان تا ساڵی 2023 بودجەی نەبووە لە 2004ەوە تەمویلێکی بۆیە لە بەغا لەسەر بودجەی عێراقی تەجروبەی 5 ساڵێکە تەجروبەی 5 ساڵە بەراورد ناگرێت لە تەجروبەی وڵاتێکە کە زیاتر لە 100 ساڵە 200 ساڵە دەوڵەتە پەرلەمانی هەیە اقتصادێکی بەخۆتی هەیە سنعاتێکی باش هەیە زراعەتێکی باش هەیە ئێمە تا ئیسا بودجەکەمە پابەندە بەو بەملەقەیەوە لە داهاتی عێراقی بۆمان دیاری ئەکرێ ئەو لە ساحەبەی کە بمانێت کە لە ساحەبەکەش زیاتر لە 20 خەڵ لە ئەو مەصروفاتی سیادی و گۆماری ئەمەکوانەکە وەکو لە قانونی یاسای عێراقی هەیە زیاتر لە 20 خەڵ هەیە لە بودجەکەی مابڕی بێتە سەرواقع ئێمە لە ساحەبەکە لە سیازەشی ناگاتە لە ئێمە چون کۆمەڵێکشت هەیە لە بودجە ئەبرێت دەچێتەوە سەر ئەو مەصروفاتەیە کە لە هەرێمە برێت لەبەرەوە بودجە خۆی کۆمەڵێک شتە ئیسا مەسەن بڵێ بەو نسەی شەفافیت ڕاست ئێمە لە پەرلەمانی ئێمە لەوانەیە پەرلەمانەکە کارانە وی کاکەوتی کارانە بێجنا لەناو پەرلەمانەکە بودجێتە ئەویانە خۆی بە شەفافیتەوە بازەکرێت و خاڵەکانیشی قسەی لەسەر کرێتەوەمانە بەڵام ئەگەر پەرلەمان کارانە بێ ئەوە خەتای داڕشتنی بودجەکە نیە خەتای حکوومەتی هەرێمی کوردستانیش نییە خەتای پەرلەمانەکە ئەبێ ئەو زیاتر مناقەشی لەسەرکە زیاتر پشتڕاستی بۆ مەسائلەکان بکاتەوە و دوایەوە بەنسبەتەوە بودجە ڕاستە ئێمە سێکتەرەکان لەوانەیە بەشێکی باش نەکرێت ریزبەندی سێکتەرەکان ئەوانی کە پێویستمانە بۆ ژێرخانی ئابووری زیینگ وکەینەوە زیاتر احتیمال بۆوانە بدرێن نەک ینی بودجەی تەشغیلەکەنە بەڵکو بۆ بەرهێنانەکە نسبەتەکانی زیاترە بەڵێ ئەوەیە لە خاڵەکانی کەوا لە بودجەی ئێمە خاڵێکی ناخۆشە خاڵێکە قسەی زۆر لەسەرکرێ کە زیاتر بەرخستن زیاترێکە لە وەرهێنانەکەەوەی چگەری شەشەکانی بۆ سپاس کاک سەمیر دێمە لای تۆ کاکەمیر لە قسەکانی وتی گەر کێشەیەک لە بودجەیە هەبێت خەتای پەرلەمانە و پێشم بڵێن ئەوەندەی ئێوە ساڵانە ئەوە بۆ 3 ساڵ و ڕەنگە داخلی 4 ساڵی بوو بێتنیەوە ینی مامەڵە لەگەڵ بودجەیە هەکەم ساڵانە ئەم مامەڵەیەی پەرلەمان تا چەند مامەڵەیەکی دروستە و ئێوە تا چەند گوێتان لێگیرێت سەرەتا سوپاس دیارە مەوزوعی بودجەیەکە کە لە مەوزوع ئەو کێش و جەدەلێکی زۆری ناوەتەوە لە کوردستانە خۆی بودجە ئەگەر ئاسارەکان و ئەنجامەکان بکەینە میعیار بۆ جۆری مامەڵەکەی ئەگە بڕۆین لە هاوڵاتیان لە فەرمانبەران بپرسین ئاساوەرەکانی بودجە لەسەر بژێوی ئێوە لەسەر ژیانی ئێوە لەسەر بەردەوامی ژیانی ئێوە چەنە وازەحە لە کەمەندامانەوە هەتاوەکو فەرمانبەرەکانی مەدەنی بە هەموو پلەک وەزیفەکانەوە هەتا فەرمانبەرەکانی عەسکەری بە هەموو پلە وەزیفەکانەوە ئاسارەکانی بودجە لەسەر ژیانیوان دێت کە کەسیان ڕازی نین لێ دووەم یعنی سەر سێکتەرەکان بڕۆ سێکتەر بکەرە قیاس بۆی لە میزاجی من دەرچێ بی یعنی پێوەرێکی مەلموس و بەرچاو کە هاوڵاتی بتوانێ خوێنەوەی بێ بکە و هەستی پێ بکە کەشتی کەرتی کشتتوکاڵی ئێمە گەرە و 5 ساڵی کاگەمیریش دابن تابی لە 2023 تا ئیسا ئەوە نزیکەی 9 ساڵەکە ئەگەرەوەژەکەم بە قیاس وڵات هەیە بە 9 ساڵ بڕۆ بۆ کۆریا جنوبی بڕۆ بۆ جنوبی ئەفریقا بڕۆ بۆ ئەندەنووسیا بڕۆ بۆ مالیزیا تانەوەتەکانی جێکی بوو لە وڵاتە دواکەوتەکان و داتەپیوەکان لە ڕووی ئابوووریەوە بەڵام ئێستا بڕۆ مقارنەیەکە بزانە یەکێک نییە لە وڵاتانی کە منافەسەیەکە لەگەڵ زلهێزەکانە بڕۆ بۆ کرد و کشتتوکاڵی ئێمە خەیاریش لە دەرەوەیەت کشتتوکاڵ تەپیوە باشە بۆ جێی ئیسtismاری دنیایەک بۆ ئەوانم بزانە بڕۆ بۆ کەرتی پیشەسازی ئێمە چەندێک ئێمە چەند پیشەسازیمان هەیە ینی چەند ژێرخانی پیشەسازی ئێمە چەندێک ساز و ئامادەیە چەندێک گەشەی کردەوە چەندێک چۆتە بە پێچەوانەوە پیشەسازیەکانی سەردەمی ڕژێم داخراوە نیسا پەکیان کەوتووە بڕۆ بۆ کەرتی تەندروستی هەموو یەگەڕێتەوە بۆ خراپدابشکردنی بودجە ئەمە بڕۆ بۆ کەرتی تەندروستی بڕۆ بۆ کەرتی پەروەردەش کەرتی پەروەردە ئەوسا خوێندن پەڕاوگە و قەڵەم و دەفتەری قوتابی لەسەر حکوومەتیش بوو ئەوسا ینی بۆ چونکە حکوومەت ئالێتی تەدەخلی هەبوو لە زەبتی بازارە یەکێک لەوانە دەرمان بەمان شێوە بەلاش بوو ئەمانە بەلاش بوون ئێسا ئەمانە بکەینە میعیار بۆ دروستی مامەڵەی بودجە من دڵنیام نەک من پیاوێکی سەر جادە ژەڵی مامەڵەکە نادروست بووە
ئەمە بەش یەکەمی پرچارەکە بۆی بیکەنم پێوەرێکی هەست پێکرا و هەموو هاوڵاتیەک بتوانێت هەستی پێ بکات بەنسبەت ئێمە وەکو پەرلەمان دیارە ینی پەرلەمان و پەرلەمانتاران ناڵێم تەنها معارەزە گەچی زۆرتری معارەزەیە هەموو پەرلەمانتاران لە گفتوگۆکانی بودجەدا بەشداری چالاکەکەن و ملاحەزاتی زۆری ژەدەن و قسەی زۆر تێبینی زۆریش ئەدرێت لەسەرەوە کە چۆن مامەڵە بکرێ ئەنجام مامەڵەکردن لەگەڵ بودجە ڕەبتی نییە بە پەرلەمانەوە ڕەبتیە بە حکوومەتەوە دواییە مەسەر تعریفی بودجە کە کاگەمیر کردی لە مۆزوعەکەدا ئێمە تێبینی خۆمان ڕاستکردنەوەکانی خۆمان ملاحەزاتی خۆمان وتووە بەس دوجار ئەوە زۆرینەیە دەنگەدا بودجە بە زۆرینە تێپەڕێ بە تەوافق تێناپەڕێکێکە لەو تێبینیەکانیشتان منطقی منطقیش بێ ئەوە زۆرینە و کەمینە دەورە بینێ زۆرینە خۆی حکوومەتی تەشکیل کردووە وە خۆشی دیفاع لە پلانەکەی حکوومەتەکە چۆنکە بودجە بریتە لە پلانی حکوومەت بۆ چۆنەتی ئیدارەکردنی کۆمەلگا و بەڕێوەبردننی دامودەزیەکانی حکوومەت لە میانەی ئەو داهاتانەی کە لە وڵاتە هەیە ئەیکاتەوە بە خەرج بۆ هەڵسوڕاندنی دامودەزیەکانی حکوومەت ئەو یە دیفاع لە ڕوانگەی ویستەکەی حکوومەتەوە تەمریری هینەکات تەمریری بودجەکە ئێمە وەکو پەرلەمانتاران من بەشەکەی وەکو خۆم و وەکو هاتوانم بڵێ معارەزەژ هەمومان قسە نەما لەسەر بودجە نەیکەین ئیسا ئیشکالەکە بە هەر حاڵ بەعزێک لە ئەگە بڵێ وڵا هیچی جێ نەبووتەوە بە کۆی پەڕەیسان جارە لە تەقریری لیژنەی مالیای یەک دنیا ملاحەزات لەسەر قوتابی نووسراوە زۆرینەیشی لیستی کوردستانی نووسیوێتی بۆی نەڵێم احتیکارە بۆ ئێمە ئەم مۆزوعام بەس کێشەی سەرەکی مامەڵە لەگەڵ بودجە بریتە لە حکوومەت التزامی بەو قانونەوە کە پێی دەوترێ قانونی بودجە چەنەکە ضعیفە ناڵێم سفرە ضعیفە دەرەنجامی هەڵە مامەڵەکردنی حکوومەت لەگەڵ بودجەدا و جێبەجێ نەکردن و پابەند نەبوونی بەو مادانەی کە لە بودجەی ساڵانە تەدوین نەکرێ و ئیقرارەکرێ بۆ ئەو التزامی پێوە ناکە ئەم مەشاکلانمان بۆ دەزەوێت بەڵێ زۆر سپاس کاک سەمیر کاک لێردێمەوە لای تۆ کاک سەمیر لە قسەکانی وتی لە پەرلەمان کە تۆ ئەندامی فراکسیۆنی کوردستانیت و سەرۆکی لیژنەیەکی پەیوەندیداریشیت ئەڵێت بەڵێ بڕیاردەری لیژنەیە سەرۆک نیە بەڵێ ببوورە بەڵێ بڕیاردەریت مامۆستا دکتۆر ئاراز سەرۆکی لیژنەکەی ئەڵێت لە کاتی هاتنە کاتێک بودجە دێتە پەرلەمان بە زۆرینە و کەمینە دیسان تێئەپەڕێنرێت و گوێ لە ملاحەزاتیان ناگیرێت و لە راپۆرتێکی ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان هاتووە لە حکوومەتی هەرێم ئەوە خەرج ناکات کە پەرلەمان لە یاسای بودجەدا پەسەندی کردووە هەر بۆ یە گفتوگۆکردن لەسەر بودجە هیچ بەهایەکی نییە خۆی ئێمە گەبرین لە ناو پەرلەمانە گوێ ناگیرە لێگەتی گوێگیرە لێگەتی لەبەرەوەی تۆ بۆچی کەمین ئۆزۆرینە هەیە لەبەرەوەی سیستەمێکی دیموکراتی هەیە سندوقی هەڵبژاردن هەیە ئەگەر سندوقی هەڵبژاردن نەبێت زۆرینە و کەمینەش نابێت زۆرینە و کەمینە نابێت لەبەرەوەی گوێگرتن لە یەکتری هەیە احترامی ئاڕایی یەکتریش هەیە هەموو ساڵێکیش لەو ساڵانەوە من سێ چوار ساڵ تێپەڕێنم هەموو ساڵی لە ساڵەکانی تر کاتۆتە پێشەوانێ باشتر بودجەمان بودجە بە شێوەیەکی باشتر هاتۆ پرۆژیاسا بودجە بە شێوەیەکی باشراتوە کە کاتێ بۆتە بودجەش بە شێوەیەکی باشتر پەسەند کراوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ لە سیستەمێکی دیموکراتیا بڵێ گوێ ناگیرە دی ناگیرێ شەر نییە موچینە کەمین و زۆرینە لە دەنگدانەوە بەدەست من و تۆنێ لە هەموو دنیای دیموکراتی وایە ئەگەر من گوێ لە تۆ نەگرم و تۆ گوێ لە من نەگری خۆ من لەشکەوتێ نیم و تۆش لەشکەوت هەردووکمان هاوڵەتیە وڵاتین و هەردووکشمان بەسمانەوەی خۆشگوزەرانی خەڵک چاکەین و خەڵک بەرەو پێشەوە بچێ بەڵام من حەزەکەم ئیشارەتێ بە لەوەی من نامەیە دووکو حکومەت قسە بکەم من وکو پەرلەمانتارێکە نوێنەری خەڵکم وخۆ ئەمەیە بە ئەمانەتەوە قسەکانیشکەم من ئەمێ جارە تعریفی بکەین پێشەوەی جوابێ بودجە چییە با تێبگەین لە بودجە ئەگەر بریتی بێ لەوەی ئێمە بەعام بڵین لە هەموو وڵاتی تر ئێمە حکوومەتێکین لە چا حکوومەتەکانی ترا زۆر تەمەنمان کورتە زۆر تەجروبەمان کەمترە ئەزمونمان کەمترە لە خەڵکو و لە وڵاتانی ترمانەوە وەرگرتووە ئەگەر بودجە بە تەنها خەڵک وا تێبگا من وا تێبگەمیتوە موچەیە موچە نییە باش ئەگەر ئێمە بودجەمان هەمووی کرد بە موچە و یامان بە خەڵک و هەمووی مانوالە کرد ئەی بازار چ گەڕەگرێک نرخی کاڵاکانی بازار چۆن گەڕەگرێت ئەو ساکە تۆ ئیسفادەی لێ ناکەین ئەی باشە ئەو کاتە چی ئەڵێ بۆ ڕێگەوبان ئەو ڕێگەوبانە کە دروست دەکرێت ئەگرێتە دووسایت ئەو خەستەخانەیە کە ئەچێ دروست دەکرێت و دەرمانی من بە بەلاشە و عملیاتی هەموویەکی تر بە بەلاشە ئەمە بودجێ ئەو قوتابخانەیە کە ئەچێ سەمیر نمونەی چەند سێکتەر و کەرتێکی ئەو قوتابخانەیە یارمەتی بە ئەو قوتابخانەیە ئەوە هەر بودجەیە
ئەو ئاو کارەباونەوتە ئەگەر کارەباکە بە بودجە نەبێ کارەباس خۆمان دیمان لە ساڵی 92 ئەمانە کە هەمان بوو 2 ساعت 3 ساعت کارەبا ئەوە بودجەیە ئەو ئاوەی کە ئێستا زۆربەی کەس ئاوی هەیە و پارێکی کەمیژێتەوە ئەوە بودجەیە. اینجا دوایە سێکتەرەکان ئێمە سێکتەرەکان ئیمڕۆ حکومەت لە هەموو دنیاوایە حکومەت ئەبێ کەمتر تەداخولکە لە بواری اقتصادیە ئەبێ ئیشرافکە چاودێری بکە تەنزیمی وەزعی اقتصادیکە نێڵێ بە شێوەیەک وەکو حکومەت نێڵێ خەڵک بەگشتی چە سێندێتەوە خەڵک بەگشتی کەم دەرامەت بێت. ئەجینا فەرموویمە قەرزی کشتتوکاڵیمانە ساڵانە بزانین ئەوە مسێدانە ساڵێکە لە ناو پەرلەمانە مەزام قەرزی کشتتوکاڵیمانە ساڵانە بە چەند قەرزی کشتتوکاڵی ئەیرە بە خەڵک ئەم قەرزی کشتتوکاڵیەکە ئەیرە بە خەڵک ئەمە پارێچێتە ناو خەڵکەوە چەندها پرۆژەی کشتتوکاڵی کراوەتەوە چەندهاشت کراوەتەوە ئەمە هەندانی کردی کشتتوکاڵیە. بەڵام چی بکەی پارەی وڵاتانی چواردەوری من نرخی کڕین و فرۆشتنەکەی کەمتر لە چاو پارەی منە ئەوەنە کەمترێ بە پارەیەکی کەمتر ئەیەنێ بەمدیوە و زۆربەی کار حکوومەتی هەرێمیش بڕیاری داوە جۆرە کاڵایەکی کشتتوکاڵی نەیەتە هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوە نەیەتە هەرێمی کوردستانەوە لەبەرەوەی بەرهەمی نیشتیمانی کشتتوکاڵی بفرۆشتێ و قەرزی پیشەسازیمان هەیە کاکە قەرزی بچووکمان هەیە بۆ گەنجان قەرزی خانوبەرەمان هەیە قەرزی پێش بەڵام هەر بە قسەکردن لەسەر بودجە کاک درێر ئەمە هەمووی بودجە باسی قەرزی کشتتوکاڵی و قەرزی پیشەسازی و قەرزی گەنجان و سلفەی عقارت کرد ئەوترێت کە ئەم پارانە کە تۆ ئەیی بە گەنجێک بۆ ئەوەی زەواج بکە و سەرگیری بکە بێگومان وردە وردە دێتەوە ئەم پارە بۆ حکوومەت بەڵام ئەوترێت لە بودجە ئەم پارەیە دیار نییە ونە ئەمەش قسەیەکی تر حەز دەکەم کاک یادگار با ئەو شتە چۆن وونە ئاخر تو عملەیەکی حسابیم پێ بڵێ بە من بڵێ وونە ئەزین چۆنە تۆ وەڵامی من بیتەوە پێم بڵێ بەم شێوەیە دێتەوە داهاتی ئەم پارەیە کە پێی ئەوترێ قەرز ئەمە سولەفە ئەم سولفانە کە ئەیرێ بە خەڵک ئەم پارەیە کەوێتە ناو خەڵک کە ئەکەوێتە ناو خەڵک هەلی کار دروستەکە بازار ئەبوژێنێتەوانێ ئەمە لەلایەک معنای ئەوەیە بودجە تاک بە تاکی کۆمەڵ ئیسفادێلیەکە لەم لاوانێ ئەم پارەیە کە ساڵانەیەتەوە ناو حکومەت بە قەرزەیە ڕوزی مەدینەیە بە قەرزەیە و لەو سەرەوەری ئەگرێتەوە کە وەریەکرێتەوە مثلان تەوزیع یەکرێتەوە خۆی لە وڵاتانی دنیا لە وڵاتانی دنیا مەعەدا لە کوردستانە نەبێ ئەم قەرزانە بانقەکان ئەیدەن بانقەکانیش بە سعری فائیدە ئەیدەن پارە لێ ئەسەرن بەڵام کوردستان و کووتم لەبەرەوەی وڵاتێکی کاول بۆ وڵاتێکی وێرانە بۆ پێشتر و پێمان و ئەبێ هەموو یەکێکمان نەبێتە خزمەتی بکەین لە ناو پەرلەمانە بڕیارماندا کە سعری فائیدە نەمێنێت سوود نەمێنێ لەسەر پارەکە ئەمە حکومەتە یاد ئەم پارەیە دێتەوە ناو داهاتی حکوومەت ئەم پارەیە دێتەوە ناو داهاتی حکوومەت و بەردەوام ئەیدێتەوە بە قەرزێتەوە ناو داهاتی حکوومەت و ئەمە پرۆسەیەکی ئاوای مدەوەرە بەردەوامە لە خەڵک وەرە گیرێتەوەوانێ و ئەیرێتەوە بە قەرز چونکە تاکو ئەم دقەیە کە ئێسان بودجەی ساڵی 2013 مناقەشە نەکرا خۆ قەرزەکان نەوەستاوە چۆنە بخۆ اینجا دوای ئەوە کاکە لە هەموو دایرەیەکە ئێمە با جوان ئینکەین هەموو یەکێکە زانێ لە هەموو دایرەیەەکە ئیمڕۆ شکر بۆخوا هەموو ماڵێک فەرمانبەری تایشتی تیاگەر لە هەموو دایرەیەکە مانگانە میزانی مراجعە هەیە پێویستە دوای هەموو سەری مانگێک بۆ ماوەی 10 ڕۆژ هەموو فەرمانگەیەک میزانی مراجعەی خۆی چی لە داهاتی چی لە خەرجی چی ماوە چی نەماوە بینێرێتەوە بۆ بینێرە بۆ بەڕێوەبەراتی گشتیەکان بەڕێوەبەراتی گشتیەکانیش بە هەمان شێوە لە ماوە ئەو دەڕۆژە تێنە بینێرە بۆ وەزارەتەکان هەموو ماڵی میزانی مراجعە هەیە لەبەرۆ ینی بە قەنەعەتی من ئەو پارانە بڵێ دانامێنیان هین نامێنێت وانە هەموو فەرمانبەرێکە زانێت هەموو فەرمانبەرێکیش کە لە بانقی عقارە یاخود بانقی کشتتوکاڵی ئەزانێت چۆنێت و چۆن ئەڕات بڵێ کاگاوە دێمەوە لای تۆ قسەیەک لەناو خەڵکە ئاکرێت لەناو چاودێران ناکرێت لەناو شارەزایان ناکرێت ئەوترێت تەنانەت پارلەمانتارەکان ئەڵێن دواکەوتنی بودجە بووە بە نەریت لە هەرێمی کوردستان هەموو ساڵێک دواکەوێت ئەوەتانی ئێمە لە کۆتایی 2012 داین تازە ژمێرەی کۆتایی 2011 هاتۆتە پەرلەمان و تا ئێستاش قسەی لەسەر نەکراوە و پرۆژە یاسای بودجەی 2013 لە دوانزەی ئەم مانگەیە بڵێن دوانزەی لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە و نێدراوە بۆ شورا بۆەوەی قسەی لەسەر بکات و بینێرێت بۆ پەرلەمان و بڕیار بۆ لەماوەی یەک هەفتەیە بگە ئەوە ئەمڕۆ کە ئەم بەرنامەیە تۆمارەکەین 20 مانگە 8 ڕۆژ تێپەڕیوە هێشتا نەگەشتووە
ئەم دواکەوتنە هۆکاری چییە؟ ئایا بەمەبەستە ئایا ئیهمالی و کەمتەرخەمیە چییە سەبەبەکەی بە بڕای تۆ؟ وڵا کرێ بڵێ هەموو هۆکارەکانە ینی هاوشانی چەند هۆکارێکی کەش لە دەرەوەی ئەو هۆکارانی بە ڕێزی ئاماژە بۆ کرد بەشێکی ئیلاقەی بەوە هەیە کە دەسەڵات لە هەرێمی کوردستان وەکو پێویست ناتوانێت لە گرنگی بودجە تێبگاوە تا ئێستاش ینی ئێمە بە پێی قسە و باسی ئەو کەسانی کە بەرپرسن لە مەسلەی بودجەجا لە حکوومەتەوە بیگرێت تا ئەگاتە پەرلەمانەوانێت ینی ئەو باگراوندەمان بۆ دروستە بێ یاخود باڵێنەوە قەناعەت و تێگەشتەمان بە دروستە بێت کە معلوماتێکی قوڵ و زانستی ورد لە سەر مەسایلی بودجە و بەڵام کاک هاوار و کاگەمیش لە قسەکانیان ئاماژەیان بەوەدا کە کوردستان وڵاتێکی وێرانە بووە و بە مروری زەمن ئەم ئیشە ساڵ بە ساڵ باشترە بێت هەر ئەوەندەیان پێکراوە کە بودجە ینی شتێکی خراپ نیە و ساڵانەیشی باشی تیاکراوە. ڕام پێچوانێت تەبان من پێم وایە ساڵ بە ساڵ خراپترە بێ بەڕاستی خۆشگەوا وایە ساڵ بە ساڵ باشتر وە باشترین بەڵگەشت بۆ ئەوە کە بیسەلمێنین ساڵ بە ساڵ پرۆژه یاسای بودجەی هەرێمی کوردستان لە باشەوە بەرەو خراپە چێ بەڕاستی ئەوەیە کە ینی زۆر پێویست ناکە ئەسڵان زۆر وردیش بیتەوە ستانداردێکی نێودەوڵەتی هەیە کە ئەڵێت پێویستە لە کاتی ڕێخستنی بودجە نزیکەی لە 130 ینی حدی ئەعلای لە 130 بۆ بەشە بودجەی تەشغیلی بڕە باقیەکەی بۆ بەشە بودجەی ئیستیسماری بڕە. ئێمە گەردیقەتی پرۆژه یاسای بودجە لە هەرێمی کوردستان بین ساڵ بە ساڵ لە جاتی ئەم ڕێژەیە دابەزەنرێ من بۆ پار ساڵ ئاگادارم بە نزیکەی لە ساڵ هەفتاوێک بەسیواتە بەشە بودجەی تەشغیلی لە ساڵ هەفتاوێک بوو ناک بەشە بودجەی ئیستیسماری کە ئەمە بە یان یەکێک لە بەڵگە زۆر زۆر ئاشکراکانی ئەوەی کە یاسا و پرۆژەی یاسای بودجە لە هەرێمی کوردستان لە باشەوە بەرەو خراپەچە سەرباری هەموو ئەمانش کەدا ئەبەزی بۆ تەفاسیلەوەی ئەو کەم و کوڕیانەی کە هەن کە ئاماژەی پێکرێت لە چوارچێوەی لە سەرۆستانی خەڵکانی شارەزا و پسپۆڕ یاخود لەو راپۆرت و توێژینەوانی کە ئەکەونە بەرچاوی خەڵکووەندێکی لە ڕێگەی میدیاکانەوە ئەبینرێن بەڕاستی ئەگەینە ئەو قەناعەتەی کە دیسانەوە پرۆژه یاسای بودجە خراپتر بووە و هیچ هەنگاوێکی بەرەو باش بوون نەناوە. من پرسیارێک لێرە ئاڕاستی کاگلێر و کاگەمیر و هەر کەسێکی کێشەکەم کە دیفاع لەو قەناعەتاکە ئێمە بە درێژایی ئەم مێژووە ئەوە چەند ساڵێکە زۆر بەجددی قسە لەسەر داهاتەکانی ناوخۆ کرێ باشە بۆ تا ئێستا داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بەڕاستی نەتوانراوە بچێتە ناو پرۆژه یاسای بودجەوە من دڵنیام هیچ کەسێکیش ینی هیچ کەسێک لەم بەڕێزانی کە لێرە ئامادەن وەڵامێکی دقیقیان بۆ ئەم پرسیارە پێ نییە. داهاتی هەرێمی کوردستان ساڵی وا هەیە بە 440 میلیارد دینار دانراوە ساڵی وا هەیە بە 700 قسور میلیارد دینار دانراوە تا حدی ئەعلای گەیشتووەتە ملیارێک و تریلیۆنێک و قسور دیلار لە کاتێکە کە ئەتوانم ڕێ بە خۆم بەم و بڵێم ئەمە ناکاتە نیسبەتی لە سەتادەی بگرە زۆر کەمتر لە سەڵادەی ڕێژەی داهاتی ڕاستەقینەی ناوخۆی هەرێمی کوردستان. من ڕەنگە بە نوعێک لە نەوعەکان تەیدی ئەو پاساوە بکەم کە ئەوترێ بەشێک لە هۆکاری شاردنەوەی ئەم داهاتانە پەیوەندی بە و حاڵەتەوە هەیە یاخود ئەو عیلاقەیە هەیە کە لەسەر مەسەلە لە بینی هەرێم و ناوەندایە بەڵام ئەکرێت لەم پەرلەمانتارە بە ڕێزانە بپرسین ئەوانەی کە لێرن وانی کە لە دەر ئێرن گویان لە ئێمە بێ ئەوان بەڕاستی زانن داهاتی هەرێمی کوردستان چەنە ئایا بە ملحقێک بە جدولێک بە کەشوێک بە دقیقی و بە ڕاستەقینەی داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان نێردراو بۆ لای ئەوان لەنجا لە کاتێکە کە تۆ داهاتەکان ئەرقامی ناڕاستەقینە بن ژماری ناڕاستەقینە بن و خەرجیەکان وەکو کاکسەمیریش ئاماژەی بۆ کرد حکوومەت هیچ ئیلتیزامێک نەکا بەو ڕوخسەتەی کە پەرلەمان پێبەخشێت کە خۆی لە ڕاستیە وایە ئەمە پارەی گشتیە و مافی ئێمەیە بە حکومت بڵین بەم شێوە خەرج کرێ ئەمە چۆن ڕێکخراوە لە چوارچێوەی ئەو میکانیزمی کە پەرلەمانتار لە نەرایەتی خەڵکەکە لەبەری باڵبژارن چۆتە پەرلەمان و ئەوە پەرلەمانە ئەبێت ڕوخسەت بدات بە خەرجکردنی دینار بە دیناری خەرجی لە وڵاتە و کۆکردنەوەی دینار بە دیناری داهات لە وڵاتە لە هەرێمی کوردستان کاتێکە سەیری حساباتی ختامی ئەو حساباتی ختامی کە من بەڕاستی لە کاتێکدا کە دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستانە نییە یاخود سڕە و هەیئەتەکەی سەرۆکی لەبەرەوە ئەو کاگین ئەگەر ڕخسەت فەرمی ئەو حساباتی ختامی بەڕاستی لای من اعتیبارێکی دێنە سەرباسی و کاک سەمیر پرسیارێکت لە یەکەم دوای ناوبڕەکە گەر وەڵامم بیتەوە پەرلەمانتارێکی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرلەمانتارێکی ئێستای پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کارێکی ڕەوا و حەقە کە داهاتی نەوت لە بودجەدا باس نەکرێت پاساویش ئەوەیە کە حکوومەتی عێراق بەو داهاتە نەزانێت نەوەک پشکی هەرێم کە
کەم بکاتەوە دوای ئەم ناوبڕە وەڵام وەرەگرین.